دەست بەجێ ئێمە وەکو باسمان کرد هێزەکان ماگەشتە شوێنی ڕووداوەکە بە هاوکاری هێزەکانی ئاسایش و دەستمان کرد بە ئیزراعەتی یاسایی واروەها دوای کەمتر لە نیو کاژمێرکە هێزەکان ماگەشتە شوێنی ڕووداوەکە توانیمان باردۆکە بە تەواوەتی کۆنتترۆلکەین باردۆکە ئێستاش بە تەواوەتی ئاسایی بۆتەوە لەژێر کۆنتترۆلی هێزەکانماندایە دوای چەند کاژمێرێک کە ئەو کەسانی کە تەقەیان کردووە خۆیان ڕادستی هێزەکانی پۆلیسی فریاکەوتنی سەرەڕایەت پۆلیس ڕاپەڕین کردو و دواتریش نارنان بۆ بەڕێبەراتی ئاسایش وە لە ئێستادا ئەم باردۆخە بە تەواوەتی ئاسایی بۆتەوە دۆسی لێکۆڵنەوە بۆ ڕداوا کراوەتەوە ئەم چوار تۆمەتبار ئێستا بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عراقی بە بڕیاری دادوەر ڕاگیراون و بە ئەومە بەسەش لێکۆڵنەوە ورد لەم ڕووداوە بەردەوامە وە لە شوێنی ڕووداوەکەش ئێمە داوای تیمەکانی مەڵگانی تاوانیشمان گەیشتە شوێنی ڕووداوەکە چەند قاوانێکی تەقی و واتە فیشکی زۆری کلاشنکۆفمان لەوێ شوێنی ڕووداوەکە دۆزیوەتەوە و لێکۆڵنەوە دەست ئەم ڕووداوە بەرداوام دەبێت